بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە شوکرانەبژێری لەسەر نیعمەتەکانی خوای گەورە دەکەین. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر ئێوە بتانەوێ نیعمەت و بەخشەکانی خوای گەورە بەسەر خۆتاندا بژمێرن یان بەراوردیان بکەن و بیان هێنە نووسین و ئەژمار ئەوە هیچ کاتێک ناتوانن، چونکە هێندە نیعمەت و بەخشی خوا لە جەستە و ژیانی ڕۆژانە و خواردن و ڕزق و ڕۆزی و بژێویەکانماندا دەبینرێ هیچ کاتێ لە توانای مرۆڤدا نییە بیان ژمێرێ. زانا و عارفی گەورەی کورد مامۆستا سەعیدی نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ شوکرانەبژێری چەندین جۆری جیاجیای هەیە، بەڵام گشتیترین و هەمەکیترینی ئەو جۆرانە و پێڕستە گشتیەکەیان بریتیە لە نوێژ کە باشترینی شوکرانەبژێریە بۆ خوای گەورە. هەمیشە عارفان و زانایان و ئەولیایانی خوا لە بەردەم خوای گەورەدا هەمیشە سوپاسگوزار و شوکرانەبژێر بوون. تەنانەت ئەوانەی کە لە خواپەرستی و خۆشەویستی خوددادا گەیشتونەتە ئەو جوولووتکە لە بەرامبەر بەڵاو ناڕەحەتی و نەهامەتیەکاندا نەک هەرسکاڵا و گلەیی و لۆمە و سەرزەنشتیان نەکردووە و وەکو ئەڵێ ئاخ و ئۆفیان بەرامبەر بەو تاوانەیان بەرامبەر ئەو ڕووداوەی کە بەسەریان داهاتووە دەرنەبڕیوە بگرە زۆر جار بە بەخش و نیعمەتێکی خواییان زانیوە و هەمیشە ئەلحەمدولیلا لە سەرزاریان بووە. ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لەگەڵ ئەوەی کە هیچ کاتێ لە ئاست بەندایەتی خوای گەورەدا نەبووین، زۆر جار سەرپێچی و نافەرمانی خوای گەورە دەکەین، زۆر جار وەکو پێویست باوەشمان بۆ بەرنامە و پەیامی خوا نەکردوتەوە، بەڵام خوای گەورە هیچ کاتێک بەخش و نیعمەت و ڕزق و ڕۆزی خۆی لێ نەگرتوینەتەوە. کەواتە ئەوە ئێمەی سپڵە و نەزان و نەفامین بەرامبەر بە نیعمەتەکانی خوای گەورە کە لەگەڵ ئەوەشدا لە ئاست بەندایەتی خۆماندانین، خوای گەورە هەمیشە نیعمەت و بەخشەکانی خۆی بەسەرماندا دەڕێژێ. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی شوکرانەبژێری دەکەین، چۆن مرۆڤەکان لە بەرامبەر شوکرانەبژێری یام ئەو نیعمەتانەی کە خوا پێداون شوکرانەبژێر بن، وەکو چۆن کە مرۆڤ ئەگەر هەموو تەمەنیشی سەرفکا بۆ شوکرانەبژێری خوای گەورە پێدەچێت نەتوانێت وەسفیان بتوانی بێتی حەقی بچووکترین ئەندامی خۆی بدا. فەرموودەیەکمانەیە کە ڕۆژێ مەلائیکەتێ دەچێتە لای یەکێک لە پیاوە عارفەکانی بەنی ئیسرائیل کە 70 دانە ساڵ لە پەرستگا و مەعبەدەکەی خۆیدا خەریکی عیبادەت و پەرست و شوکرانەبژێری خوایە. مەلائیکە پێی دەڵێ ئەوە خوای گەورە لە پای ئەو هەموو شوکرانەبژێری و عیبادەت و پەرستشە خوا لێت خۆش بووە. کابرای عاریف یا کابرای خواپەرست بەرزی و بە هەراڵیەتێکە و دەڵێ باشە من چیم کردووە تا خوا لێم خۆش بێ. پاشان ئەم پیاوە دەکەوێ بەدەمدا و هەتا وەکو ڕۆژی ئایندە خەریکی پاڕانەوە و نووزە و ئەوار و ئێشوازارێکە. بۆ ڕۆژی سبەینێ مەلایکە دێتەوە لای دەڵێ 70 دانە ساڵ تۆ عیبادەت و پەرستشت کردووە، هێشتا نەتوانیوە حەقی ڕەگی لامەلی خۆت بدەی کە لە دوێنێەوە لە ئازار و میحنەتدا دەژی. لەم بەرنامەیەدا لەگەڵ بەڕێز مامۆستا دلێر حەمە کاکەبرا باز لە شوکرانەبژێری و گەورەی شوکرانەبژێری لە ئیسلامدا دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ دەستان خۆش بێ مامۆستا. مامۆستا بزانین شوکر چییە، شوکرانەبژێری چییە، بە چ دەگوترێت شوکر و شوکرانەبژێری؟ بە ناوی خوای گەورە درود و سڵاوات لەسەر یانی پاکی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕاستی بەرنامەکە لە جێی خوایەتی چونکە ئێمە ئێستا پێم خۆشە سەرەتا ئەوە بیری بینەران بهێنمەوە کە ئێمە کە بابەتەکەمان باسی نیعمەت و شوکرە خوای گەورە نیعمەتی زۆری بەسەرا ڕشتوین، بە تایبەتی لەم هەفتەیە کە ئێستا ئێمە تیاوین کە ئەویش نیعمەتی باران بووە. لێرەوە من زۆر سپاسی خوای گەورە ئەەکەم، مشکلی خوای ئەەکەم بۆی بە لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکەم ومیدمان وایە کە خوای گەورە زیاترمان بەسەرا بارێن ئینشاءڵڵا. شکر کەلیمەیەکە کە پێی یعنی مجازاتی پێوتی مجاوزەیە لەم ئینسانەوە کە تێپەڕ ئەکا بۆ حەمد، یعنی کاتێک کە خوای گەورە نیعمەت بە کەسێک ئەبەخشێت ئەم شکری لەسەر ئەکا، یعنی ئەم خۆی تێ ئەپەڕێنێ لەمەی کە کەسێکی جامد و وشکە خۆی تێ ئەپەڕێنێ بۆ ئەوەی کە ببێتە کەسێکی شاکر. جا خوای گەورە زۆر وەسفی ئەو کەسانەکە کە شوکرانەبژێری نیعمەتەکانی خوای گەورەکەن.
حتى پیاغمبران عليهم الصلاة والسلام خوای گەورە لە قورآنە مێژووی پیاغمبرانی بۆ تۆمار کردوون کە ئەوان کە قودوە و پێشەنگی مرۆڤایەتین ئەوان لە زۆرێک لە مرۆڤەکان ئەقدەمتر بوون و لە پێشتر بوون کە شکرانەبژێری نیعمەتەکانی خۆیان کردووە هەرچەندە بیرمان نەچێ نیعمەت چەمکێکی زۆر فراوانە یعنی لەوە خۆی نابینێتەوە ئێمە تەنها کەسێ دەوڵەمەنە ئەوە خوا نیعمەتی پێداوە کەسێکە لاشی ساقە خوا نیعمەتی پێداوە کەسێک کە ئەگەر مناڵی هەیە خوا ئەوەت نیعمەت ئەمانە بەشێکی بچووکن بەشە نیعمەت شتێکی زۆر گەورەیە بۆیە لە ئاستی نیعمەتەکانە هەرچەندە مرۆڤەکان شکرانە بژێر بن ئێشتا پێی ناگەن وکو ئاەتی لە سەرەتاوە جەنابەت خوێنتەوە وإن تعدوا نعمة الله لا تحصوها يعني أما وكو بشيك للتحداي وبشيك لبيخسنوية يعني خواي جورا بدوشي وبيري مروفكان دهينيته ودليه ئێوە هەرچی بکەن ناگەنە ئەوەی کە ئەم هەموو نیعمەتەن بەسەرا داون هەرچەندە بیبژێرن ناتوانن بیبژێرن یعنی ئێوە من مهمترێکم خوای گەورە تەبعاً خوا زۆر گەورەترێکە دووش بۆ ئەوەیە کە بیری ئێمەی بێنێتەوە کە ئێمە زەعیفین ئێمە لاوازین ئەوەی کە نیعمەتمان پێدا خوایە بۆیە لە بەرامبەری نیعمەتەکانە ئێمە هانا و سوپاس و شکرانە بژێریەکەمان بۆ لای خوای گەورە بێ وتمان پیاغەمبەران لە شکرا قودوە بوون ئێمە بۆیە شانازی ئەکەین بە پیاغەمبەری خۆشمانەوە صلی الله عليه وسلم بە پیاغەمبەرانی تریشەوە وەخوا لە قورئانە ئەو کتابی کە بۆتە مێژوویەکی زۆر پاک بێلەکە کە هیچ شتێکی پێوە نییە کە قورئانە باسی پیاغەمبەرانمان بۆوە کە ئەفەرمەیەکی لەوانە باسی پیاغەمبەر ئیبراهیمەکە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە شکرانە بژێری نیعمەتی خوای گەورەی کردووە إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا مسلما وما كان من المشركين پیغمبر إبراهيم عليه الصلاة والسلام يكيك بو شاكرا لأنعمه يعني شكرانە بژێری نیعمەتەکانی خوای گەورەی کردووە پیغمبر إبراهيم عليه الصلاة والسلام خوا وەسفیەکە یەکێتر لەو پیاغەمبەرانە پیاغەمبەر نوح عليه الصلاة والسلام کە خوای گەورە لە قورئانە فەرمیێ ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا ئەوە کەی بووە کاتێ بووە کە خوای پیاغەمبەر نوح عليه الصلاة والسلام کەشتێکە دروست ئەکا هەر لە هەموو نێرومەیەک یەنە ناو کەشتێکەوە لەو کاتە هەرچەندە توانا و دەسەڵاتێکی زۆری بۆ پیاغەمبەر نوح توانیوێتی کەشتێک دروست بکات و لە هەرچی ڕۆحدار هەیە نێرومەیەک بێنێ لەو کاتە شکری خوای گەورەی بیر نەچۆتەوە لەو کاتە سوپاسی خوا ئەکاڵێ خوای یان سوپاس بۆ تۆ کە ئەم دەسەڵاتت پێبەخشیم توانیم کەشتێکی ئاوها دروست بکەم ئەوانەی لەگەڵ منادێن سەرفراز بوو سەرکەوتووە بوون بۆیە من لەو کاتە شکرانە بژێری تۆکەم بۆیە خوای گەورەش دەفەرمێ إنه كان عبدا شكورا پیاغەمبەر نوح عبدێکی زۆر شاکر بووە ئەمانە هەموو پیاغەمبەرانی تریش ئێمە پێم خۆش بوو سەرەتا باسی قورئان و پیاغەمبەران بکەین عەلەیهی سەڵات وسەلام چکەوتمان ئەوانە قودوەن بۆ ئێمە ئەمانە هەمویان پیاغەمبەرانی تریش عەلەیهی سەڵات وسەلام هەمیان بەم شێوازە بوون ئەگەر ئێمە هەنگاوێکی سورعەت بنین بین و بۆ لای خزمەتی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەگەر بین سەیرێکی ژیانی ئەو بکەین تەنها یەک شتی باز بکەین کە ڕووداوێکە ڕوویاوە لەگەڵ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کاتی عایشە پیاغەمبەری خوا ئەبینێ صلی الله عليه وسلم ئەمە دەنوێژ ئەکا بە پێوە ڕائەوەسێ قاچی مبارەکی قڵش ئەبا و خوێنی پێیاتە خوارەوە عایشە پرسیارێکەکە دەڵێ ئەی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ بۆ ئەوەندە خۆت ماندوو ئەکەی لە عیبادەتا خۆ خوای گەورە لە هەموو گوناهەکانت خۆش بووە یعنی سیرکە شکرانە بژێرەکەی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە عیبادەت ئەیکا چونکە عیبادەتکردن گەورەترین شکرانە بژێری خوای گەورەیە کە ئینسان بیکە بتوانێ ئەو نیعمەتەی کە خوا لاشەیەکی جوانە پێیاوە لە عیبادەتدا سەرفیکە پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی عایشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا جا باشە خوای گەورە ئەو نیعمەتەی بە من داوە کە لێ خۆش بوو ناخر لێ خۆش بوو نیعمەتێکی زۆر گەورەی ئێمە لە دنیا ئەگەر خوا سەرۆت و سامانمان پێ بە ئەوە دنیای پێ بەڕێ بین بەس ئایا خوا لێمان خۆشە بێیان نا لێ خۆشبوون کە خوا بیبەخشێ بە هەر کەسێک گەورەترین نیعمەتێکە بۆیە پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی عایشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا جا باشە من لە بەرامبەر ئەم هەموو نیعمەتێک کە خوا پێیاوم لە هەر هەمووی گەورەترێکە من خوا لە گوناهەکانی پێش و هەمووی خۆش بووە من چۆن عەبدێکی شکرانە بژێر نەبم ئەوە پیاغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم کە بەو شێوازە بووە پاشان خوای گەورە لە قورئانە باسی نیعمەتی دینمان بۆ ئەکا کە نیعمەتێکی زۆر جوانە ئێمە لەسەر ئەم نیعمەتە شکرانە بژێری خوای گەورە بکەین نیعمەتی دین چییە
ئەوەی کە خوای گەورە لە قورآنە فەرمێ چی لە سوورەتی ئەعرافە فەرمێ عفو لآياتي كتاب فرمي يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين وإن كنتم جنوبا فاطهروا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا يعني ئەم دینەی ئیسلامە کە نیعمەتێکی زۆر چاکە ناڕەحەتیمان لەسەر ناکە تۆ دەستێژت نییە ئاو نییە بڕۆ تەیموم کە پاشان خوا فەرمێکی ما يريد الله ليجعل عليكم من حرج خوا ناڕەحەتی لەسەر ئێوە ناوێ يعني خوا لەسەر دینیش ئێمە ناڕەحەت ناکە پاشان دەفەرمێکی يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون ئەمە ئاەتێکی عامە بۆ هەموو مرۆڤەکان کە مسلمان کە ئیمانیان هێناوە خوا ئەفەرمێت لە عیبادەتیشا تەکلیفێکی واتان لێ ناکەم ئەگەر تەکلیفێکیشتان لێ بکەم لە عیبادەتەکانە کار ئاسانیتان بۆکەم بۆیە لەسەر ئێبەی مسلمان واجبە لەسەر نیعمەتی ئەم دینە چونکە ئێمە دینێکمان هەیە هیچ کاتێ عیبادەت وای لێ نەکردوین بمان با بەرەو ناڕەحەتی بەڵکو بە پێچەوانەوە ئێستا لە عالەمێکی تەکنۆلۆژیان ئەوە تا دکتۆرە بەڕێزەکان هەموو شتێکیان بۆ ئێمە بەیان کردووە بەڵکو عیبادەت نوێشکردن دەفەرمونون نوێشکردن یەکێکە لەو عیبادەتانەی کە ئینسان جومکەکانی پێی بەهێزە بێ ناوچاوان کاتی ئەخاتە سەر عەرز ئەو نقمەمادەی نقماتیزی کە لەسەر زەویا هەیە و لە ناوچاوانی مرۆڤ هەیە بەیەک ئەگەن خۆشبەختی بۆ ئەم مرۆڤە ئەهێنێ بۆیە یەکێک لەو نیعمەتانی کە ئێمە شوکری لەسەر بکەین بەڕاستی نیعمەتی ئیمانە کە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە کە ئەوە وەکو باسمان کرد کە ئاەتێکی عامە شمولیە هەمووی ئەگرێتەوە مەبەستەکەش چییە لێ خوا ئەفەرمێ من عیبادەتان لەسەر ئاسان ئەکەم بۆ لعلكم تشكرون حتى بیرتان بکەوێتەوە کە من خوایەکی زاڵن نیم چونکە لە دنیادا و کەسانی کە خۆیان بەخوا زانی و نەعوذ بالله خەڵکیان زۆر عەزیەت داوە خەڵکیان ناڕەحەت کردووە و ئەوانەی کە خۆیان زۆر بە گەورە دائانێ سەیرەکەی بوونەتە ناڕەحەتی ژیان بەڵام خوا ئەفەرمێ حتا عیبادەتەکەی من کە بە ئێوەم داوە بیکەن پێتان ئەڵێم ئەوە بۆ کار ئاسانیشتان بۆ ئەەکەم تەنها بۆ ئەوەیە کە ئێوە بڵن خوای گیان سپاسی تۆ ئەەکەین لەسەر ئەو نیعمەتانە زۆر باش مامۆستا لە قورآنی پیرۆزدا ئاەتێکمانەیە کە خوای گەورە دەفەرمێ زیکرم بکەن یادم بکەن منی ژیادتان ئەکەم وە شکرانە بژێرم بن کافر مەبن واتە ئەو مرۆڤانەی کە شکرانە بژێرنین واتە یا شکری خوا ناکەن یان بە نیعمەت و بەخشەکانی خوا نابینا و کوێر و سپڵن ئەمانە ئەتوانین بڵێن لە خەڵکانێکن کە لە ڕیزی کافراندان ئێمە ئەوە هاتووە خوای گەورە لە قورئانە فەرمێ فەذکورونی ئەذکورکم وەشکوروا لی وەلا تەکفورون خوا فەرمێ ئێوە یادی من بکەن یادیش هەرچەندە من زۆر جار ئەمە هەردووبارە ئەەکەم و کەلیماتەکانی قورئان یعنی کەلیماتانێکن کە پێویستیان بە تەفسیرێکی زۆر هەیە ئەو زیکرە نوێژ ئەگرێتەوە ڕۆژوو ئەگرێتەوە سوبحان الله ئەگرێتەوە مهم ئەوەی ئەم ئینسانە داڵغی لای خوا بێ ئاگای لای خوا بێ هەر مرۆڤێک دایمە یعنی لە کاتی حەڵاڵە ئاگای لە خوا بێ لە کاتی حرامە ئاگای لە خوا بێ یعنی خوای لەبیر نەچێتەوە دایمە خوا لە ناو زهنیا هەبێ لە ناو دڵیا بێ ئەوە زیکرە هەر کاتێ خوا فەرمی ئێوە ئاوا زیکری من بکەن منی زیکری ئێوە ئەکەم یعنی زیکری خوای گەورەش ئەوەیە کە خوای گەورە ناو تۆ بە خۆت نازانی خوا جار ئەدا بە مەلایکەتەکانە مەلایکەتەکان بەسەر زەویا کە من فڵان کەسم خۆش ئێوەش خۆشتان بوێ ئەوە خۆشەویستی منە ئەوەی کتریان کە ئەفەرمێ وەشکوروا لی وەلا تەکفورون ئێوە شکرانە بژێری نیعمەتی من بکەن ئەو کوفرە کە لەوێ هاتووە ئەوە ناگرێتەوە کە ئەم ئینسانە پێی کافر بێ یعنی سەگەر لە دنیا کەسێک نان ئەخوا خوا لاشەیەکی ساقی پێداوە بەڵام شکر ناکە بەم شکر نەکردنەی نابێتە کافر بەڵام ئەوەیە کە کوفرانە بژێریە لە بریش کوفرانە بژێریەکە یعنی ئەوە تا یعنی نیعمەتەکانی خوا دائەشارێ بەیانی ناکە چونکە کافر بوون بە معنای ستریەت کاتێک کە بەس کەسێک ئەوتێ کافرە یعنی دینی خوا سترەکە ئەی شارێتەوە لە زبانی عەرەبیە بە کافریش بە فەلاحی جەوترێ کافر بۆ فەلاح چونکە تۆ ئەخاتە ژێرزەویە و خۆڵی ئەدا بەسەرە ئەی شارێتەوە بۆیە ئێمە لێرە ئەتوانین بڵین نیعمەتەکانی خوا ئەشارێتەوە بەڵام بە پێچەوانەوە مسلمان نیعمەتەکانی خوا بەیانەکە هەرچی ئەکا دەڵێ خوای یان سوپاس بۆ تۆ کە ئەمەت پێ بەخشیوم معاذ یەکێک بووە لەو هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لە خزمەتی پێغەمبەری خوا ئەبێ صلی الله عليه وسلم دەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بيد فرمي أي معاذ والله إني لأحبك سيجار ما أفرمي والله زور مخوش بيت
پاشان پێی دەفەرمێت دەڵێ ئەی معاز ئامۆژگاری ئەەکەم ئامۆژگاریەکەی من ئەوەیە لا تدعن في دبر كل صلاة تقول اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك ئەفەرمێ زۆرم خۆشەوی جا ئەگەر کەسێکی خۆش بێ ئامۆژگارێکی جوانی ئەکا ئەفەرمێ ئەی معاز تۆم زۆر خۆش دەبێ ئامان لە دوای هەموو نوێژێک بیرن نەچێت ئەم دوعایە بکە بڵێ اللهم أعني على ذكرك خوای یارمەتیم بدە لەسەرەوەی کە من ذکری تۆ بکەم یادی تۆ بکەم وشکریکە وشکرانە بژێری نعمەتەکانی تۆش بکەم وحسن عیبادەتیکە و خوای یارمەتیم بدەی کە عیبادەتی چاکی تۆ بکەم. ئێمە دەتوانین بڵین شکر کە وتمان واتایەکی زۆر فراوانی هەیە شکر بە چەند شێواز ئەکرێت مامۆستا ڕێز یعنی شکر ئێمە باوە خەڵک بینەرانی بەڕێز بە چاوڕوونێکیان بینەوە شکر بە دڵ ئەکرێ بە زوبانیش ئەکرێ بە لاشەش ئەکرێ ئەمانە ئەگەر بێت و لە مرۆڤێکە هەرچێکیان کۆ بێتەوە پێی ئەوترێ نیعمە عەلا نیعمە یعنی ئەوەی تر ئەم کەسە خوای گەورە شتێکی باشی پێبەخشیوە چۆن بە دڵ شکرانە بژێری ئەکرێ بەڵێ ئێمە بزانی چۆن ئەم کابرا کەسێک بە دڵ شکرانە بژێریەکە ئەوەیە کە خضوعا واستیکانەتەن یعنی دڵی خازع بێت دڵی خازع بێت بەرامبەر بە خوا بەرامبەر بە عەبدەکان یعنی بەرامبەر بەخوا ئەوەیە کە ئەم دڵی خازع بێ کیبریتیانە بێ ڕقیتیانە بێ بەرامبەر بەخوا متەواضع بێ بەرامبەر بە مرۆڤەکان کیبری نەبێ ئەمە پێی دەوترێ شکرانە بژێری دڵ ئەمە دڵی ئەم مرۆڤە ئەتوانین کە بڵین دڵێکە شکری خوای گەورەی کردووە. پاشان ئێمە بەشێکی تریشمان هەیە پێی دەوترێ شکرانە بژێری زوبان کە ئەمە زۆر ئاسانە زۆر ئاسانە کە ئینسان بتوانێت بە زوبان شکرانە بژێری نیعمەتەکانی خوای گەورە بکە. کە زوبانی چییە؟ ئینسان لە دنیادا هەر معنی هەر شتێک ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە ئەفەرمێ خوای گەورە زۆری ئەو کەسانە خۆش دەوێت کاتێک کە شتێک ئەخۆن شکرانەی بکەن کاتێک خواردنێک ئەخۆن بڵێن الحەمدولله الذی ئەطعمنا وسقانا وجعلنا من المسلمین خوای سوپاس بۆ تۆ لەسەری کە ئەم خواردنت بە ئێمە دا و ئێمە گێڕاوە لە یەکێک لە مسڵمانەکان و کاتێک ئاویش ئەخۆیتەوە خوا پێی خۆشە ئەو کەسە بڵێ الحەمدولله یعنی ئێمە ژیانی ئێمە حتا لە حەدیثەکە فەرمێ هەموو کارە ئاخیرەکانتان سەراتاکانی کۆتاییەکەی بە حەمد دەست پێ بکەن بە حەمد کۆتایی پێبێن هەموو کارێکتان دەست ئەکەن بە خوێندن دەست ئەکەن بە قسەکردن دەست ئەکەن بە هەر شتێک الحەمدولله رب العالمین والصلاة والسلام على رسول کۆتاییشی پێێنرێ هەر حەمدێکی تیا بێت چونکە خوای گەورە ئەم کەسانەی خۆش ئەوێ کە حەمدی خوای گەورە ئەکەن. و پاشان بەلاشەش ئەکرێ وەکو باسمان کرد لە سەرەتاوە جەنابی ئیشارەت پێدا بەڕاستی شکرانە بژێری گەورەترینیان ئەوەی کە ئینسان بەلاشە بیکە. بەلاشە چییە؟ عیبادەت بۆ خوا ینی خوای گەورە لاشەیەکی جوانی بە مرۆڤێک داوە ئەم لاشە جوانەی ئەوەیە کە تۆ کاتێک شکرانە بژێری ئەەکەی بەلاشە ئەوەیە عیبادەتی بۆ بکەی. ئێمە دوێری و پێری لە سەفەرێک بووین مامۆستایەکی بەڕێز باسی کەسێکی گێڕاوە وتی گیانی لە ئیش کەوتووە گیانی لە ئیش کەوتووە مامۆستایەکی بەڕێز چۆتە لای دەڵێ مامۆستا وەڵاهی زۆر حەز ئەەکەم عیبادەت بکەم شەو نوێژ بکەم هەموو شتێک بکەم بەڵام ئەمەندە مناڵەکانم هەڵساندووە پێیان دڵم هەڵسە بن دەست نوێژێکم پێ بگن هەڵسە بن ئیشێکی حاجەم پێ بکەن ئێتە تەواو بێتاقەت بووم خۆزگە لاشەم ئاوانە ئەبوو لاشەم جوان ئەبوو لاشەم ڕێک ئەبوو هەتا عیبادەتەکان بە چاکی بکردایە. جاها خۆی نیعمەت ئەوەیە کە تۆ هەتە و کەسێک نیەتی تۆ نیعمەتێکت لە بەردەستایە نیعمەتێک هەیە بەڵام کەسێکی تر نیەتی ئەوەیە کابراوە تا ئیسە لە بەرامبەری ئەو مامۆستا بەڕێزە لاشەیەکی هەبوو نەیتوانیوە هەڵسێ تحەڕوک بکات بەڵام ئێمەمانان ئەتوانی بە هەموو شێوازێک بیکەین بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت شکرانە بژێری نیعمەتەکان ئەوەی کە تۆ بەلاشە ئەوەی کە نوێژ بۆ خوای گەورە ئەنجام بگەێنیت. مامۆستا بۆچی نیعمەت و بەخشەکانی خوای گەورە بۆ بەندەکانی ڕێژەین مرۆڤێک دەبینین لە بەدەزێنانی بڕوانامە و زیرەکی و عەقڵ و زانستدا زۆر لە پێشە بەڵام لە بوارەکانی تردا بۆونە کەمتر بەشی درراوە هیوامان هەیە لە سەروەت و سامانە هیوامان هەیە لە جوانی و جوانی باڵا و جوانی ڕوخسار هیوامان هەیە بوونە لە نەبوون هەیە منداڵی زۆریە هەیە نیەتی بۆچی بەندەکانی خوای گەورە مرۆڤەکان لە نیعمەتەکان و بەخشەکانی خوای گەورە کەم بۆ کۆڵی ڕێژە یانە بەشیان دراوە و هەندێکیان بەرزترن هەندێکیان نەزەمتر. خۆی ئەوە ئێمە
ئەتوانین بڵێن خوا هەموو نیعمەتی بە هەموو کەسێک داوە وەکو جەنابەت باسر کە ئەگونجێ خوا شتێکی بە کەسێکی تر دابێ بەمی نەدابێ بەڵام لە مقابلە ئەگەر سەیری کەیتەوە دوای خوا شتێکی تریشی بەم داوە بەوی نەداوە یعنی ئەو کامڵبوونەی لە هەموو نیعمەتەکانە کە خوا بە کەسێکی دابێ کامڵبوونەکە تەنها خوایە ئێمە ئێستا ئەڵێن کەسی وا هەیە وەکو جەنابەت باس کرد خاوەن شەهادەیە خاوەن منداڵە خاوەنی ماڵ و حاڵی خۆیەتی بەڵام خاوەڵی دڵێکی خۆش نییە بەڵام کەسێکی ترمان هەیە خاوەنی دڵێکی خۆشە لەولاو ئەگوجێ مناڵی نەبێ ئەگوجێ ماڵی نەبێ یعنی خوا نیعمەتی بە هەموو مرۆڤێک داوە ئەگە ئێمە نیعمەتەکان زۆر وردکەینەوە سیر ئەەکەین چاو دەست ئەمانە کەوکو باسماکەن لە بژاردن نایە ئەمە دەلالەت نییە لەسەر ناعەدالەتی خوای گەورە بەڵکو بە پێچەوانەوە دەبێت لەسەر هەموو شتێ خوا پێت ئەدا تۆ شکرانە بژێری خوا بکەیت لەسەر ئەوەشی کە پێت نادا هەر شکرانە بژێری خواکەی چونکە ئەگونجێ خوا خۆی ئەزانێ کامە باشە بۆ تۆ یان نا ئێمە لە سوورەتی کەهفا بەسەراتێکمان هەیە پێغەمبەر موسا لەگەڵ خضر عەلەیهی سەڵات وەسەلام لەوە قەدەرمان بۆ دەرئەکەوێت یعنی بۆ نمونە ئێستا من ئەگەر دەوڵەمەند نەبم خوا خۆی باش ئەزانێ بۆ دەوڵەمەند نیم ئەگەر مناڵم نەبێ خوا خۆی باش ئەزانێت کە من مناڵم بۆچی نابێت ئەگەر هەر شتێکی تر هەبێ ئەوە بۆمان دەرئەکەوێ یعنی ئێستا بۆ نمونە بە بەرچاوی تۆ کەسێک مناڵێک بکوژێ ئەمە خراپە ئەوە تۆ نیعمەتێکت فەوتاندووە بەڵام لە هەمان کاتە خوا خۆی ئەزانێ ئەگەر ئەم منداڵە بمایە دەبووە زەرر بۆ دایک و باوکی بۆیە خضر فەرمی نە ئەوە من ئەزانم چونکە خوا ئەفەرمی ئەگەر ئەوە بمایە دەبوو بە زەرر بۆ دایک و باوکەکەی ئەمانە شتانێکن دەبێ ئینسانی مسلمان بڕوای وابێ لەو نیعمەتی خوا پێت ئەدا شکری بکەیت لەوەی کە پێت نادا پێنەدانی جاری وایە هەر نیعمەت پێنەدانی نیعمەتێک بۆ خۆی دەبێتە نیعمەت لەبەرەوەی ئێمە نازانین وەکو باسما کرد ئەگەر کەسێک ئەگونجی ئەگەر مناڵی هەبێ مناڵەکەی دوای دەبێتە ئاژوبە بووی دەبێتە ناڕەحەتی بووی بەڵام ئەگەر نیەتی خۆی بۆ خۆی نیعمەتە ئێمە چۆن لەوە تێ بگەین کە بوونی شتەکان نیعمەتن و ئینسان دەبێ شکرانە بژێری خوای گەورە بکە ئێمە لە قورئانە دوو بەسەرهاتمان هەیە دەمجی ئەەکەین و پاشان پێشکەشی بینەرانی ئەەکەین بەسەرهاتیان هی قاڕونە بەسەرهاتیان هی پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام قاڕون معلوم بووە خوا زۆر شتی پێداوە دەفەرمووت تەنها کلیلی خەزێنەکانی قاڕون بە 70 پیاوی بەهێز هەڵنەگیراوە ئەمەندە دەوڵەمەند بووە و هەمووشی ئاڵتونی تیا بووە بەڵام لە بەرامبەری ئەمە دیارە پارە سەرۆت و سامان نیعمەتە دەسەڵات نیعمەتە بەڵام قاڕون نەیتوانیوە بە زوبان شکرانە بژێری خوا بکە و نەشی توانی بەکردەوە بیسەلبێنێ کە ئەمانەی کە هەیەتی بە باشی جێبەجێ بکە بەڵام لە مقابلە پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام خوا چی پێبەخشی بوو بای بۆ مسەخەر کردووە سەرۆت و سامانی هەموو دنیای پێداوە هەموو سەر زەوی لە ژێردەسی پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک بۆ لەو پێغەمبەرانی عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ باڵندەکانە لەگەڵ قسەی کردووە لەگەڵ مێلوورا قسەی کردووە لەگەڵ هەموو گیاندارانە قسەی کردووە لەو کاتا پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام چی بڵێ باشە هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر أو مهمة يعني أو لكاتي بوني دصلات وسروت وسامان وجوانية أو بير نتشيتوا كأما فصدي خوايا بلام قارون وتي خوما خوالي سندوا بيغمبر سليمان فرمي عليه الصلاة والسلام هذا من فضل ربي أعمل فضل دصلات وقدرتي خواي قبرويا بلام بو بياوم ليبلوني أأشكر ئەم ئەکفور حتا تاقیم کاتەوە خوا بزانم من شکرانە بژێری نیعمەتەکانەکەم یاننا دەی ئەمە بکەینە بەرنامەیەکی ژیان بۆ خۆمان خوای گەورە جسمێکی جوانی پێبەخشیون بۆ چییە بۆ ئەوە نییە کە من شانازی بکەم بەسەر بەرامبەرەکەمە لیەبلوونی ئەشکر ئەم ئەکفور وەکو پێغەمبەر سولەیمان فەرمیەتی حتا خوای گەورە بۆیە ئەمەی پێداوم هەتا تاقیم کاتەوە بزانم ئایا شکرانە بژێریم یان ناشکری ئەەکەم خوا منداڵ بە من ئەبەخشی و بە کەسێکی تر نادا بە کەسێکی تێدا و بە منی نادا لیەبلوونی حتا شکرانە بژێری بکەم چونکە وەکو باسم کرد دڵنیا بە نەبوونی نیعمەتێکەکەیمە بە نیعمەتی ئەزانی نەبوونەکەی بۆ خۆی نیعمەتێکی ترەکە لە هەبێت چی شتێک خراپە مامۆستا ڕیاض ئەوەیە کەسانێک خوای گەورە نیعمەتیان پێ بدا بیشارنەوە ئەمە خراپە یعنی ئێمە ئەڵێین باسی ئەوە خوا پێی خۆشە ئەو نیعمەت و بەخشانی کە بە بەندەکەی داوە بە سەر و سیمایەوە ببینێت دیار بێت ئەوە شتێکی زۆر جوانە ئێمە زۆر جار ئیتمامان بەمەداوە ناگونجێت کەسێک خوای گەورە سەرۆت و سامانێکی پاشی پێبەخشیوە جلوبەرگەکەی وەکو کەسێک کە فەقیرە
سیارێکی ئەو بێت یان بۆ نمونە دەستکرانەوەکەی کە ئەوەندە ڕەزیل بێت وەکو فەقیرەکە نیەتی بۆیە ڕەزیلە ئەمیش وەکو فەقیرەکە تەعامل بکە بۆیە خوای گەورە ئەفەرمێ خوای گەورە کەسێکی خۆشە ئین الله إذا أنعم على عبد بنعمة أحب أن يرى أثر نعمته على أثره ئەم مرۆڤەی کە نیعمەتەکانی خوا ئەشارێتەوە و لای خەڵک خۆی بە شتێکی کەم یان ڕەزیل و سوالکرد پیشاندا لە چاو ئەو کەسەی کە نیعمەتەکانی خوا هەر باسییان ناکا و هیچ شکرانبژێریی خوا ناکا خراپتریشمان هەبێت کە بەکارهێنانی نیعمەتەکانی خوایە بۆ خاری فەساد و گێرە شێوێنی گەنجێک بە ئیبراهیمی کوڕی ئادەمەڵێ دەمەوێت گوناه بکەم دەڵێ نە لە زەبی خوددایە بیکە نە بە بەرچاوی خوا بیکەن نە بە مڵک و دواییش مڵک و سامان و نیعمەتەکانی خوا بەکارمێنن لە وڵاتانە لە ئێستا لە هەرێمی کوردستان سەیەکەین سەروەت و سامان و کانزا و نەوت و دەرامەتی خەڵکی فەقیر و ڕەش و ڕوود ئەوەندەی کە بۆ هونەرمەندی بیانی و بۆ پیاو کوشتن و بۆ نازان بۆ بەرگریکردن لە سنووری وڵاتانی دژمن بە کورد و کۆمەڵێشتی دیکەیان بۆ وەرگێڕانی دراماتورکیەکان و کردنەوەی سەدان تەلەڤیزیۆنی بێبەرنامە و ئافرەتی سفور و هێنانی خەڵکی مەشروب خۆر ئەمەندە بەکاردەهێنرێ سەیرەکەی بۆ ملەتە ڕەش و ڕووت و خەڵکە داماوەکە بەکار نابێنێ ئەم کەسە چه خراپەیەکە چه کەسێکی دزێ و ناشرینەکە نیعمەتی خوا نیعمەتی حەڵاڵی خوا لە شتی خراپ و فەسادا بەکارێنێ وڵا ئەوە شتێکی معلومە یعنی ئەوە ئیسلام زۆر زەمی ئەو کەسانەیەکە کە ئەو نیعمەتانە ئێمە دیارە شتێک وەکو باسمان کرد باسی قاڕونمان کرد کە خوا نیعمەتی پێداوە خوا نیعمەت دەدا بە کافر و بە موسڵمانیش بەڵام چۆن بەکارهێنانەکەیەتی خوا پرسیارەکان لە هەموو ئەو کەسانە پێناجوڵێنن لە قیامەتە پیانسەڵ دەفەرمێ پێناجوڵێن هەتاوەکو پرسیاری چەند شتێکیان لێ نەکرێ ئەو مەسەلەی پارە و سەد و سامانی کە پێیان دراوە چۆن سەرفیان کردووە ئەوە واز لەوە بین چۆن پەیان کردو دیارە یعنی هەندێک دەسەڵاتدار هەن کە پارەکە پەیاکەن بە شێوەیەکی خراپ پەیان کردووە بەڵام چۆن سەرفیشت کردووە ئایا بەچی شێوازی سەرف کردووە ئەمانە خوای گەورە هەموو لێپرسینەوانە دەکات لەوانە خراپتر کێن ئەو کەسانن کە يعرفون نعمة الله ثم ينكرونها وأكثرهم الكافرون کەسانێکن کە لە دنیادا خوای گەورە ئەزانێ کە ئەمە نیعمەتە ئەزانێ هەناسە نیعمەتە ئەو هەناسی کە ئێمە هەڵی ئەمەژی نیعمەتێکە ئەزانێ هی خواشە بەڵام ئینکاری ئەکا ئەی شارێتەوە ئەمانە زۆر خراپن ینی زۆر کەسانێک منێ نەڵین زۆر چونکە ئەلحەمدولیلا میلەتی ئێمە میلەتێکی موسڵمانە بە ڕێگەیەکی چاکا ڕۆشتووە بەڵام کەسانێکیش هەند جاری وایە تەداخول ئەکەن لەوەی کە یەن ئەزان کە خوای گەورە دەسەڵاتی کولی هەیە بەڵام ئینکاری لە شتێکی شاکەن یان دژایەتی هەر دینەکەشەکەن یعنی ئەزانێک کە خوای گەورە ئەم ڕۆحی پێداوە کە خوای گەورە جسم و لاشێکی جوانی پێداوە بەڵام لە هەمان کاتە ئینکاری ئەکات دژایەتی خوای گەورەشەکە ئەمانە خراپن کەسانی ئەگەر نیعمەتی خوای بەسەرەوە بێ ئەگەر نەشی کات ئەهوەنترێکە لەوەی کە کەسێ نیعمەتی خوای بەسەرەوە بەڵام ئینکاری خواکە ئەمانە خراپن یان وەکو جەنابت فەرموود بە خراپ بەکاری بێنێ بە خراپ سەرت و سامانێکی جوان کانزایەکی جوان لە وڵاتێکە هەبێ بەڵام تۆ بهێنی لە جیاتی ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەوانەی کە دیفاع لە وڵاتەکەی خۆمان ئەکەن کە پێیان دەوترێ پێشمەرگە ئەوانە خۆیان ئەکوژن لەبەر فەقیری خۆیان ئەکوژن بەڕاستی چەنەها جار خەڵکیش ئێمە هەر عالم یەک دوو ڕۆژە خەڵکەی هاتۆتە لای من کە باز لۆکە دەڵێ وەڵڵی خەڵکی نزیکی خۆمان هەیە فەقیرە مامەسە وەڵڵی خۆم هیچم بۆ ناکرێ ئەمە بەکارهێنانی ئەو نیعمەتە جوانانە لە شوێنی خۆیان کە بەکارنەیە ئەمانە خراپن لەوەش خراپتر ئەوەیە کە کەسێ خوا نیعمەتی بەسەرا داوە بەڵام ئینکاری ئەو نیعمەتانەیەکە کە خوای گەورە پێی بەخشیوە زۆر جار لە قورآنی پیرۆزدا دوو مستەڵەح یا دوو چەمک و زاراوەمانەیە کوردی بۆمنە الشکر لله والحمد لله حەمد و شکر یان کورد دەڵێ شکر و ستایج یا حەمد و شکر بۆ خوای گەورە جیاوازی نێوان ئەم دوو مستەڵەحە ئەم دوو چەمک و زاراوەی لە چیدا هەردووکیان هەر بۆ یەک ماناو مەبەست بەکاردێن یان جیاوازیان هەیە بەڵێ خۆی شکر شتێکە کە بەلاشە ئەکرێت حەمد بە زوبان ئەکرێت شکر گەورەتریەکە لەبەروی باسمان گوتمان گەورەترین شکرێ کە تۆ بەرامبەر بە خوابیکەی ئەوەیە کە بەلاشە سوژدە بەری بۆ خوای گەورە خوای گەورە تۆ مادەم ئەم لاشە جوانە ئەم هەموو سەد و سامانە پێبەخشیوم سوژدەیەکت بۆ بم ئەها شکر سوژدەی شکر بۆ پێودێ سوژدەی شکر لەبەروی بە عەمەلی تۆ ئەیکەی بە عەمەلی کابرا بەلاشە سوژدەکە ئەبا بۆ خوای گەورە بۆیە پێ ئەودێ شکر گەورەترێکە چونکە بۆ جیاوازەکەی ئەمەیە شکر بەلاشە ئەکرێ بەڵام حەمد بە زوبان ئەکرێ یعنی ئێستا ناکرێ بە کەسێک بڵێ کابرا سوپاسی خوای گەورەی کردووە سوژدەیەکی شکری بردووە یان ئەوە تا جاری واهەیە کاتێک کە تۆ سوژدەی شکر
پێڵسەم دەفەرمێت لە هەموو کاتێکا بیبن لە کاتی خۆشی و ناخۆشیە کاتێ هەواڵێکی خۆشتان بۆیە دەڵێن هەرچی بێت یعنی ئەوەی کە لە دنیا تۆ هەواڵێکی خۆشت بۆ ئەهێنێ خوا ئەولادی پێبەخشیوی سەر و سامانێکت پیا کردووە شادێکت بەدەستهێناوە ناو لە شوێنێک هاتوۆتەوە ئەمە چییە پێڵسەم دەفەرمێ شکرانە بژێری خوا بکەن سوژدەی شکر بەرن یعنی چی یعنی دابنەوەنەوە بۆ خوای گەورە سوژدەیەک بەرن لە کاتی ناڕەحەتیشە عینەن شێت بۆەوەی ئەم دەستکەوتە نەبێتە مای غەڕابوون و لود بەرزی و خۆ بە گەورەزانی بەتاکید ئەو حکمەتانی لە پشتۆ هەیە شتێکی دەزەکەوێت ئیدی خۆی ئەنوێنێ خۆی بە گەورە ئەزانێ وەکڵێ فیز و تەکەبر لێدا بەتاکید ئەو کاتە ئەوە حکمەتی ئەو چەند یەکەم دەواازەیەتی بۆی کە هەمیشە خۆ بە کەمزان و خوای گەورە زیاتریشی پێبەخشێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم یعنی ئەوە خوای گەورە شەرت و مەرجێکە لەگەڵ مرۆڤەکانایکە تۆ شکری من بکە من هەرچی ئەفەرمی بۆت ئەەکەم هەرچی ئەڵی داوا بکە لە دنیا داوای چیەکەی ئەدەمێ لە بەهەشتا داواکەی پڵسەم دەفەرمێ خوا پێی خۆش ئەگەر داوای بەهەشتانکە داوای فردۆسکەن یعنی ئەمەی دەکیتیانە ئەوەی کە باسمان کرد شکر ئەعەمترێکە فراوانترێکە تایبەتە بەلاشەوە و ڕسول الله صلی الله عليه وسلم دەفەرمێت لە کاتی ناڕەحەتیەکانیشە ئێوە چی بکەن هەر شکر بەرن سوژدە بۆ خوای گەورە بن خوای گیان سپاس بۆ تۆ ئەلحەمدولیلا شکری تۆ ئەکەین بۆ لەبەر ئەوەی ئەمەشیان بۆ ئەوەیە ئەم موسیبەتە نەبێتە ئەوەی کە ئێمە ناشکریمان کرد بێت مازەویستمەوە پرسیارە بکەم کە ئایا مرۆڤ لە کاتی ناڕەحەتیەکانیشدا هەر دەبێت شکرانە بژێر بێ هەر شکری خوا بکات چۆنی مرۆڤ بگاتە ئەو پلەیەکە وەکو عورەفا و عارفانی ئیسلام هەمیشە لە کاتی ئەوەی کە منداڵێکیان مردووە هەمیشەوی کە ناڕەحەتێکیان بەسەر هاتووە هەمیشە وەکڵێ پەیوەندی نێوان خۆیان و خوای گەورەیان نەپسڕاندووە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مردنی ئیبراهیمی کوڕیدا دەفەرمێ بەڵێ چاوەکان فرمێز دەڕێشن و دڵەکانیش خەمبار دەبن بەڵام ئێمە بەهۆی ئەمەوە شتێک ناڵێن کە خوامان لێ بڕەنجە یا لە گەڕانەوەی لە تایفدا دەفەرمێ ئەگەر تۆ لێم ڕازیبی هیچ سزا و تاوان ناڕەحەتیە کە بەرامبرم کراوە بەلامەوە زۆر ئاساییە و هیچ شتێک فەلەم ئوبالی وڵاو نمونانە زۆرن ئێمە نمونەی ڕسول الله صلی الله علیه و سلم زۆر خەڵکانێک بیستویانە و نمونەی هاوڵێک باس ئەەکەین حەزەکەی لەو بارەوە کە لە کاتی ناڕەحەتی و ناڕەحەتی موسیبەتەکە ئەم شکری خوای گەورەی کردووە ئەویش حای کچی هنا ئوم ئەنەسە دایکی ئەنەسی کوڕی مالیکە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ناوی ڕەمیسای کچی مەلحانە ئەم ئافرەتێکی ئەنساریە لە دوای ئەوەی کە مێردەکەی دیارنامێنە شو ئەکاتەوە بە ئەبوو تەڵحە خوای گەورە مناڵێکیان پێ ئەبەخشێ ئەم منداڵە نەخۆش دەکوێت ناوی عومەیر ئەبێ حتا ڕسول الله صلی الله علیه و سلم زۆری خۆشویستووە هەموو جارێ هەواڵی پرسیوە لە تەڵحە ئەی تەڵحە عومەیر چی لێ هاتووە وەزعی چۆنە ئەوەندە خۆشی بیستووە ئەم عومەیرە نەخۆش ئەکەوێت تەڵحە هەموو ڕۆژێک کە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە دەڵێ ئافرەت مناڵەکەمان چۆنە هەموو جارێ دەڵێ باشە ئێوارێکیان دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەبوو تەڵحە دەڵێ مناڵەکەمان چۆنە ئەویش پێی دەڵێ مناڵەکەمان خەوتووە خەوتنێکی وا تا ئیسە نەخەوت وا نەخەوتووە تەبعەن ئەو مناڵە کە ئەو واڵە مردووە حتا وەکو ئێوارە کە یێتەوە ئیترەوە خواردنی بۆ حازر ئەکا و خەوتن و هەموو شتێکەکەن تا بەیانی پێش بەیانی کە هەڵ ئەسن ئەم ئافرەتە بەڕێزە کە خریجی مەدرسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەمانە ئێمە مسلمانیش دەبێ بەم شێوازە بێ پێی دەڵێت تەڵحە ئەگەر خوای گەورە ئەگەر کەسێک عەفو ئەگەر کەسێ ئەمانەتێکی لای ئێمە دانابێ دوایی بێ داوای ئەمانەتەکەمان لێکاتەوە دەربارەی ئەوە ئەڵێکی ئایا ئینکاری ئەەکەی بڵێ نادەمەوە تیجا چۆن شتی وایە بێ ئەو ئەمانەتەی خۆیەتی دەبێت تەسلیمی خاوەنەکەی بکرێتەوە ئەم ئافرەتەش پێی دەڵێت دەباشە تەڵحە وەڵا ئەو ئەمانەتەی خوا پێی یابووین کە عومەیر بخوا بردیەوە بۆ لای خۆی بەبێ هاوار بەبێ ناشکری دەربڕی بەبێ ئەوەی کە کوفری ئەو نیعمەتە بکا بۆی بێڵە خوایە بۆ واد لێکردین ئەمە مناڵێکمان بووە ئاوەها بووە نەخێر بە پێچەوانەوە ئەم ئافرەتە کە وتمان ئافرەتێک بووە کە لە مەدرسەی پێغەمبەری خوا فێری شت کراوە دەڵێ ئەو ئەمانەتێک بووە حتا پیاوەکەشی فێری ئەو ئەکا کە دەبێت شکر سابر بێ لەسەر ئەو موسیبەتێک کە بەسەریا دێ ئەوە مەبەستمان پێی پرسیاری جەنابەت بوو بەڵێ شەر نییە لە کاتێوی کە من تووشی من خوا نیعمەتێکم پێ ئێدا ئیتر من هەر لەو کاتا شکرانە بژێر بم بەڵکو لە کاتێکا خوا نیعمەتێکشم لێ ئەسێنێتەوە دەبێ هەر شکرانە بژێری ئەو نیعمەتە ببم بۆ چونکە ئەجر و پاداشمان هەیە لەسەری باشترین سەبر و ئارامگرتنێکیش لەو کاتەی بۆی کە ئێمە کەسێکی شاکر بین ئەوەیە تو لەو کاتا بێ ئەوەکو سەدمەکەی ئولا بێکە و ئافرەتە ئەوە بەسەراتێکی بیستراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەنەسی کوڕی مالی حەدیثێکمان بۆ ئەگێڕێتەوە ئەم حەدیثە وەکو باسمان کرد دەفەرمێ
خوای گەورە پێی خۆشە کەسێک کە خواردن ئەخوال حەدا لە خواردنیشا سوپاسی خوای گەورە بکە لە ئەو خواردنەوە بە هەمان شێوە هەر سوپاسی خوای گەورە بکات و ئێمە شتی تیشمان زۆرە کە ئەگەر بکرێ باسی بکەین لەوەی کە نیعمەتەکان وڵات پێم خۆشە ئیشارەتێک بە نیعمەتی باران بکەینەوە مامۆستا زۆر باشە چونکە بەڕاستی ئەو نیعمەتە سوکنایی هێنا بەسەر دڵەکانی ئێمە جا پێشەی باسی ئەوەش بکەم پێم خۆشە ئەوە بڵێم ئێمە مرۆڤێکی دووشتمان هەیە بۆ تێربوون یەکیان مەعیدەیەکیان ڕۆح دووەمیان ڕۆحە ئەم ئیسلامە هەردووکیانی فراهم این نەکردووە فرامۆژ نەکردووە چەندە ئێمە پێویستمان بۆیە کە مەعیدە و گەدەمان تێرکەین ئەگە بڵێم دوو ئەوەندەش پێویستمان پێیەتی ڕۆحمان تێرکەین ڕۆح تێرکردنی مرۆڤەکان یەکێک لە تێرکردنی ڕۆحەکان ئەوەیە کە ئەم مرۆڤە شاکر بێت هەر مرۆڤێکی بینی لە دنیادا زۆر شاکرە زۆر ڕۆحی ئاسوودەیە ڕۆحی کەسێکی ترە چالاکە ئیتر لەبەر ئەوەی ئەم کەسە بەرەو ناشکوری ناڕات چونکە ئەو کەسانی کە بەرەو ناشکوری ئەڕۆن ڕۆحیان تێرنی ڕۆحیان بۆگەنە ڕۆحیان خراپە بەڵام ئەوانەی کە دایمە شکرانە بژێ نیعمەتەکان ئەکەن ڕۆحیان زۆر تێرە تۆ سەیری سەحابەکان بکە هاوڵەکان بکە ئەگەر سەیریان بکەی سەیرەکەی هەندێکیان ئیتر ماڵیان نەبووە مناڵیان نەبووە ژنیان نەبووە سیارەیان نەبوو بەم شێوازە بەڵام دیتە ڕۆحیان فراهم نەکردووە فرامۆژ نەکردووە ئەو ڕۆحیان تێر بووە ئامادەم و لە دنیا ئەو پەڕی خۆشی ژیاون بۆیە یەکێک لە حکمەتەکانی بڵێن بەروبوومەکانی شکرانە بژێر نیعمەتی خوای گەورە ئەوەی ئەم مرۆڤە وا لێ ئەکا کەسێک بێت کە لە ڕۆحە ئاسوودێ و ڕۆحی تێر بێت ئەو ئەگەر تەنها ئەوەش بە ئینسان ئەوەش کازۆر بەر لە بەرنامەکە سەیری کۆمەڵی ڕسممان کرد کە برادرێک گوتی سەیرە لەم سەردەمەدا دڵخۆش و وەکۆڵێ پێکەنین و زەردەخان لەسەر ڕوخسارت بێ کەواتە دڵخۆشیش یەکێکە لەو نیعمەتانی کە تۆ لەم سەردەمەدا بتوانین دڵخۆشبی ئەمەش یەکێکە لە نیعمەتەکان و سوپاسگوزاری خوای دەبێت بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەشە چونکە وەکو ئینسان ئەتوانێ ئەگە برسی بێ بچێ خواردنێک بخوا پارەیەک بیکڕێ بەڵام ئەم نیعمەتی دڵخۆشیە کە وابەستە بە ئەوەیە کە تۆ ئینسان دڵی لەگەڵ خوای گەورە ببەسێتەوە کە بەشێکیشی پەیوەندیە بەمەی کەسی ئێمە باسێکین ئەم بابەتە کە شکرانە بژێریە هەر کەسێک کە ذکر زۆرە کە ئەلا بذکری الله تطمئن القلوب یعنی باشە ذکرەکان ذکر بەس نییە بۆی کە ئینسان دڵی پێی مطمئین بێت یعنی ئیسراحەت بکە دڵ زۆر گرنگە ئێستا مامۆستا ڕێز ئێمە بۆ زۆرێک لە وڵاتان سیر ئەەکەی خەڵکی پەنا بۆ ئەوە باکە خۆی بکوژێ ئینتیحار بکە خۆی بفرێباتە ناو ئاوە بە شێوە هەر شێوەیە لە شێوەکانی هۆشبەر دڵخۆشی خۆیان لەو خەم و ئازارە خۆی یان بەو شێوازە بیکە ئەمە هۆکار چییە؟ دووربوونە لەوەی کە ڕۆحی خۆی تێرکا ڕۆح بە شتێکی کاتی تێر ناکرێ بە مەشروبێکی بەمەیکە ماوەیەک تۆ خۆت بێهۆش بکەی ئینسان زۆر لەوە گەورەترێکە کە خۆی بێهۆش بکە حتا ئەو کاتەی نەبێت کە ئەخەوێ مرۆڤ گوناحە ئیتر خۆی بێهۆش بکە لەبەر ئەوەی کاتێکی کەمە ئەعمار ئومەتی ما بین 60 و 70 سنة پێغەمبەری خۆزم دەفەرمێ تەمەنی ئومەتەکەی من 60 بۆ 70 ساڵە ئەم 60 بۆ 70 ساڵە نیعمەتێکە ئەم نیعمەتە تۆ بۆ بە خۆ بێهۆشکردن بەسەری ئەبەی بۆ بەوە بەسەری ئەبەی تۆ بێ فکری خراپ بکەینە وەرەرەوە بۆ ناو ئیسلام بازنەی ئیسلام وهات لێ ئەکا تەمەنێکی بەرەکەتدار تەمەنێکە کە هەست ئەەکەی تۆ ژیاویت بەڵام ئەگەر خوا نەخواستە لە بازنەی ئیسلام بچیتە دەرەوە سیر ئەەکەی کەسێکە چەند ساڵ ژیاوە ئەڵێ هەر نازانم بۆچی ژیاوم بەڵام ئێمە دەڵێن کاتێککە عیشا نوێژ عیشاکەین بە داڵغەیەوە دەڵێن خوایە بۆ بەیانی خەبەرمان کەیتەوە بۆ نوێژی بەیانی داڵغەمان هەیە بۆیە تەمەنەکەی ئێمە بەروبوومێکی چاکی پێوەیەوە پێم خۆش بوو تەنها ئەم بەروبوومە و سەمەڕاتەی هەبێ شکرانە بژێری خوای گەورەکە ئینسان ڕۆحی تێرەکە بەڕاستی سەمەرە بەروبوومەکانێکین پشتیوان بەخوای گەورە زۆر باشە مامۆستا باسمان لەوە کرد کە لەسەر لەبەری بەرنامەکەمان بۆەوە کرد کە ئێمە چۆن شکران بژێمی بەرامبەر بە خوای گەورە و بەرامبەر بە نیعمەتەکانی و بەرامبەر بە ئیمان و دڵخۆشی و شتی خۆمان واتە تەنها هەمومان گێڕایەوە بۆ خوای گەورە ئایا سوپاسگوزاری و شکرانە بژێری بێجگە لە خوای گەورە بۆ مرۆڤەکانیش هەیە واتە ئێمە دەبێ بەرامبەر بە مرۆڤەکانیش سوپاسگوزار بین شکرانە بژێریان بکەین یان تەنها دەبێ هەر شکرانە بژێری خوای گەورە بکەین خۆی مرۆڤ وا دروستکراوە خوای گەورە پێی خۆشە کە لە بینی یەکا تەعاروفیان هەبێ لە بینی یەکا پێزانینیان هەبێ زۆر حەدیث هەن کە باس لەوەکە مرۆڤەکان لەگەڵ یەکا پێزانن بەرامبەر بە یەکتری یعنی شتەکانتان باس بکەن بەڵێ لە حەدیثێکا هاتووە بە دوو شێواز هاتووە شێوازێکیانەوەی کە پێغەمبەری خۆزم دەفەرمێ هەر کەسێک شکری خوانەکە کەسێک شکری مرۆڤەکان نەکا ناتوانێت شکری خوای گەورەش بکە لە حەدیثێکی ترا ئەفەرمێ ئەگەر کەسێک
نەتوانێت شکری مرۆڤەکان بکە ئەوە بە تاکید ناتوانێت شکری خواشکە بۆ چونکە مرۆڤەکە ئینسانی ئیمان لاواز مرۆڤەکە دیارە یعنی بەرامبەرێتی تۆ نەتوانی بەرامبەر بە کەسێکە دیارە شکری بکەیت چۆن بەرامبەر بە کەسێکە نادیارە شکری ئەەکەی تەبعەوە بۆ کەسانێکە کە ئیمانیان لاوازە ئینا ئەو کەسانێک کە ئیمانیان بەهێزە خوای گەورە دایمە ئامادەیە وجودی هەیە بە عیلمی بەڵام کەسانێک کە نەتوانێت حەدیثەکە ئەفەرمێ ئەگەر کەسێک نەتوانێت بەرامبەر بە مرۆڤەکە براکەی خۆی کاتێک کە نیعمەتێکی بۆ کار نیعمەتێکی ئەداتێ کار ئاسانێکی بۆ ئەکات لە شوێنێک کادای ئەمەزرێنێ کار ئاسانێکی بۆ قەرزێکی ئەداتێ خواردنێکی بۆ ئەبا دەستێ جلی بە هەدیە بۆەکە بەرامبەر بەم کەسە نەتوانێت بڵێ سپاست ئەەکەم و شکرت ئەەکەم و سپاسی تۆ ئەەکەم ئەوە ئەولاترێکە لەوەی کە سپاسی خوای گەورە نەکا دەشفەرمون لەبەر ئەوەیە کە ئەمە بەرامبەرەتی نایکە چۆن ئەبێ بەرامبەر ئەو بیکە بەڵام لە ئیسلامە ئێمە ئەمانە ئەم پێزانی نەمان زۆر ئەم شکرانە بژێریە زۆر احتیمامی پێ ئەدرێ لە حەدیثێکە رسول الله صلی الله علیه و سلم دەفەرمێت بەهەشتیان جەهەنەمیان پێ نیشاندام کە لە سێ بەش دوو بەشیان ئافرەتانن جا هاوڵە بەڕێزەکان سیفەتێکی زۆر جوانیان بووە هیچ کاتێک پرسیاریان بە ناڕوونی بەجێ نێشتووە کاتی ئەم پرسیارەکە ئەمە ئەبێ وەڵامێکی هەبێ هاوڵەکان پرسیارەکەن ئافرەتەکان پرسیارەکەن دەڵێن ئەی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشە بۆ جەهەنم لە سێ بەش دوو بەشی ئافرەتانە ئەم جوابە ئەداتەوە دەڵێن لەبەر ئەوەیە کە ئێوە پێنەزانن بەرامبەر بێمەردەکاندان شکریان ناکەن هەرچی ئەەکەن جاڵێ خۆ بۆ ئێمەش نەبێ هەرێ بیکەن شکرانە بژێری عەبدەکانیش واجبە لەسەر مرۆڤەکان کە بکرێت دەبێ ئەم ئافرەتە بەرامبەر بە مێردەکەی بڵێ دەست خۆش بێ خوا سپاست دەکەین کە تۆ ماندوو ئەبی دەچیتە دەرەوە ئەگونجێ تووشی ناڕەحەتی ئەبی دەنگەدەنگ ئەبی جاری وایە تووشی حرامیش ئەبی بەڵام مەیکە حرامەکە مەبەستمان لێرا پێی ئەوەیە مرۆڤ دەبێ بەرامبەر بە مرۆڤی شکرانە بژێر بێت ئەوە لە ئیسلامە ئێمە زۆر هاندراوە و هانی مرۆڤەکانیش جەداکە ئەو ئیشە بکەن زۆر باش ماڵچەیان پێم خۆشە ئەو چەند خولەکەی لە بەرنامەکە ماوە باز لە سوود و بەرهەم و سەمەرەکانی شکرانە بژێری بکەین مرۆڤ لە دنیا و لە قیامەتدا لە چنینەوەی بەرهەمی قیامەت و دوا ڕۆژیدا چه بەرهەم و سوودێکی لە شکرانە بژێریەکەی خۆی بینیەوە لە دنیاشدا خوای گەورە چۆن پاداشتی شکرانە بژێری ئەم بەندەی دەداتەوە جیای دەکاتەوە لەو کەسانێک کە لە بەرامبەر نیعمەتەکانی خوددادا کوفرانە بژێری ئەەکەن وڵا بە تاکید ینی بەروبوومی ئەوە شتێکی هەندێکیان بەروبوومی شکرانە بژێری خوای گەورەوە دیارێکیانەوەیە کە لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم یعنی ئەوە ئیتر ئاەتێکی زۆر واضح و ڕوونە زۆرێک لە بیرەنات هەمویان بیستویانە کە خوا لە قورئانە ئەفەرمێ ئەوەیە کە یەکێک لە بەروبوومەکەوێک ئەگەر تۆ شکری خوای گەورە بکەی ئەخوا ئەم نیعمەتت بۆ زیادەکە ئەم نیعمەتت پێ زیاتر پێ ئەبەخشی ئەوە نمونەمان زۆرە بۆ پاشان خوای گەورە وا لە مرۆڤەکە کە کەسێک بێت لە شاکیرین بێت ئەتکاتە ڕیزی شاکیرینەوە کە شاکیرەکانی وەکو یەکجەمبار باسمان کرد پیاغەمبەران بوون عەلەیهی سەڵات وسەلام تۆ هەر کەسێک لە دنیادا شکرانە بژێری نیعمەتەکان بکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پیاغەمبەرانە حەشیانەکە عیندیان خاتە ناو بەهەشتەوە و پاشان ئەم مرۆڤە وا لێ ئەکا کە دەیکات ئەم شکرانە بژێریە بەروبوومەکەی وای لێ ئەکا کە کەسێک بیت تۆ لە دنیادا بەرامبەر بە خەڵکی شکرانە بژێر بیت حەدیثەکە ئەفەرمێگە کەسێ شکری مرۆڤەکان نەکا ناتوانێت شکری خوای گەورەشکە یعنی واد لێ ئەم شکرانە بژێریە تۆ واد لێ لەگەڵ مرۆڤەکانیش شکرانە بژێر بیت بەروبوومی شکرانە بژێری و پاشان واد لێ ئەکا کە تۆ کەسێک بیت دایمە شکر و حەمد لەسەر زوبانت بێ بە هەموو حەمدێ خوای گەورە سبحان الله وبحمده خوای گەورە چیت بۆ ئەکا دارخورمایەک لە بەهەشتا بۆ دەڕوێنێت و بەروبوومی تریشی زۆری کێتیش لەوانە ئەم مرۆڤە ئاسوودە ئەکاکو باسماکن ڕۆحت ئاسوودە ئەکا کە ئەم ڕۆحە بە هیچ شتێک تێر نابێ ئیلا بە زیکر و یادی خوای گەورە نەبێ وەکو باسیشماکە زیکر چەمکێکی فراوانن یەکێک لەو زیکرانە شکرە ئەلحەمدولیلایە کە دەیکی بەرامبەر بە خوای گەورە پێشم خۆشە باسی ئەوانە بکەین کە چۆن ئینسان شکری نیعمەتەکان یعنی بکات چۆن شکری ئەم نیعمەتانە بکا بەرامبەر بە کێ و چی دەبێتە شکری نیعمەتەکان ئەگەر کاتما بێ لە خزمەتانە ئەوەش باز بکەین یەکێک لەوانە کە ئینسان چۆن شکری نیعمەتی خوا بکا بەڕاستی یەکەم دانیان بە زوبانە ئەلحەمدولیلا لەسەر زوبانی بێ بەرامبەر بە هەموو شتێک دەستپێکردنی کاتەکانی ئیشەکانی کۆتایی ئیشەکانی بە حەمد بێ ئەوە تۆ کەسێکی چیت ئەو کەسە کەسێکە کە سوپاسی خوای گەورەی کردووە و پاشان بە سوژدەبردن ئینسان سوژدە زۆر بۆ خوای گەورە ببا سوژدە ببا بۆ ئەوەی کە ئەم کەسە پێی ئەوترێ کەسێکی شاکیر بەرامبەر بە خوای گەورە چونکە سوژدە یەکێکە لە
ئەو کار و کردەوانی کە تۆ ئەیکەی بەلاشە کە شوکرە بەرامبەر بەخوای گەورە عمل و قسە بەیەکۆ جێبێتەوە زۆر مهمە تۆ بە عملی سوژدە بەی بۆ خوای گەورە لە سوژدەکەشا بڵێ ئەلحەمدولیلە هەردووکیان کۆبووتەوە گەورەترین شوکرێکە بەرامبەر بەخوا بیکەی و پاشان شوکر چۆن بکرێت بەلاشە ئینسان بەلاشە وەکو چی وەکو باسماکە وەکو بیریان بهێنینەوە بە عیبادەتکردن ئەم ئینسانە عیبادەت کار نوێژ بکات بۆ خوای گەورە ئەوە بەشێکە لە شوکری خوای گەورە کە کردوێتی و پاشان باسکردنی ئەم نیعمەتە باسکردنی نیعمەتەکە هەر بۆ خۆی ئەگەر نەژڵی خوایە سپاس بۆ تو هەر ئەوەندە بڵێ خوای گەورە جسمێکی جوانی بەمداوە خوای گەورە ژنێکی باشی پێداوە مناڵێکی باشی پێداوم خۆی یعنی ئەمە ئەبێتە ئەوەی کە تۆ مادەم ئەڵی خوای گەورە پێداوم تەنها بە دەربڕینی ئەم تەلەفوزە بۆ خۆی بەشێکە لە شکرانە بژێری ئەو نیعمەتە ئەگەر نەوترێ خوای گەورە محاسبە ناکات لەسەر ئەو کەسە بەڵام تۆ بەکردنەکەی ئەمە بیکەی ئەبیتە کەسێکی شاکر لە ئەوە و پاشان دەفعی سەدەقە دەفعی سەدەقەیەک ببەی خێرێک ببەی بیدەی بە ماڵێکی هەژار ئەوە تۆ شکرانە بژێری خوات کردووە دەڵێ خوای گیان تۆ ئەم هەموو سەرۆت و سامانت بە من داوە من ئەوە چەند کیلۆ برنجێکم بردوێت دەدەم بەو ماڵە یعنی ئەمە تۆ شکری خواکەی چونکە ئەزانی کە ئەمە هی خوایە لەلایەن خواوەی و پاشان تۆ بوویتە سەبەبێک و شکری ئەو نیعمەتانەیەکی کە بەسەر تۆ بووە پاشان ئەوکوی باسیشمان کرد حەمدی خواردن و شکرانە بژێری لەسەر خواردن و خواردنەوەش ئەوانە ئەگەر بکرێ ئەوانش ڕێگەکانی شکرن مامۆستا کۆتا پرسیاری من مرۆڤ لە ڕێی شکرانە بژێریەوە تا چەند ڕزگاریە بێت لە دەردی خودپەرستی و خۆپەرستی و ئەنانیەت و خۆ بە گەورەزانی کاتێک کە تۆ سوپاسی کەسێک دەکەی واتە منیش هەموو تۆش هەیت واتە تۆ چەندێ ئەرکت بەرامبەر بە من هەبوو بێ منیش مافێکم توانێت بدەمێ واتە من و تۆ تەواوکاری یەکترین خوای گەورە کات لە هیچ شوێنێکا بەونە سوپاسی بەندەکانی کە لەبەرەوەی هەمومان خوای گەورە لە ئێمە بێنیاز و ئێمە نیازمان هەیە بە خوای گەورە ئێمە منەتبارین بەرامبەر بە خوای گەورە بەڵام هیچ کاتێ تەنانەت پێغەمبەرانیش کە شیرێکیان بۆ ڕۆشتەوە و پێغەمبەری خۆمان یام یەکێ چاکێکی لەگەڵا کردوون بە گەورەی خۆیان بە معسیەتی ئەوەی کە معسووم بوون هیچ چاکەی گوناهێکیشان نەبووە سوپاسی بەرامبەرەکەیان کردووە شکران بژێری چۆن مرۆڤەکان لەم هەموو دەردووی خۆپەرستی و ئەنانیەت و خۆپەرستیە ڕزگار دەکەن بەڵێ وڵا بە تەئکید یعنی مەسەلەی شکر ئیتر تۆ ئەو کاتە وەکو باسم کرد لە سەرەتاوە ئەو شکرە مجاوزەیە تۆ تێ ئەپەڕێنێ لەوەی کە تۆ لە مرۆڤێکی ترەوە دەتبا بۆ مرۆڤێکی تر لە مرۆڤێکی وشکەوە دەتبا بۆ مرۆڤێکی جوڵە لە مرۆڤێکەوە کە هیچ حرەکەیەکی نییە دەتبا بۆ مرۆڤێک کە جوڵەی هەیە ئەم شکرە وا لەم مرۆڤە ئەکا وەکو باست کرد وا لەم مرۆڤە ئەکا کە دەریکا لە چەند شتێک یەکەمیان کە ئەنانیەتە کە لە ئیسلاما زۆر ئەمە مەزمومە ئەنانیەت تەنها خوای گەورە خۆی ئەتوانێت بڵێ ئەنە ڕەبوکم الأعلا یعنی کەسێکی تر ناتوانێت بڵێ من ئەوەش دەکەم ئەم ئەنانیەتە ئەم شکرانە بژێریە ئەو کەسە لە ئەنانیەت دوور ئەخاتەوە لە ئەنانیەت دووری ئەخاتەوە ئێمە کەسانێک هەبوون کە وەکو نەمرود ینی ئەنای کردووە ئەگەر بێت و خۆی بەخوا نەزانیە و شکری خوای کردایە ئەو ئەنانیەتی بۆ دروست نەبوو کاتێکە مجادلە ئەکا لەگەڵ پیاغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خوای من ئەوەیە کە زیندوو دەمرێنێ و مردوو زیندووە کاتۆ دەڵێ ئەنا ئوحی و ئومید منی ژەواکەم ئەگەر بێت و ئەم نەمرودە شکرانە بژێر وایە بۆی کە خوای گەورەمی پێداوە تەبعەن ئەمە شکرانە بژێر نەبوو بۆی ئەنانیەتەکەی بۆ دروست بوو ئینا ئەگەر کەسێک شکرانە بژێری نیعمەتەکانی خوای گەورە بێت ئەم ئەنانیەتەی لە کۆڵ ئەبێتەوە کە ئەنانیەتیش خراپترین شتێکە کە ئینسانی موسڵمان بەکاری ئەهێنێ لە هیچ شتێکە یعنی ئێمە دەبێ بڵین چی خوایە سوپاسی تۆ ئەکەین کە ئێمەت بە کورد دروست کردووە نابێ بڵین وڵا خوای یان فلانە کەس مادەم فارسە یان ڕۆمە یان عەجەمە یان تورکە ئەمە کەسێکی خراپە ئەگەر بێت و وەها مانوت ئەوە ئێمە شکری خوامان نەکردو بە تەواوەتی دەبێ بڵین خوای گیان شکری تۆ ئەکەین کە ئێمە ئاوای ئیش ئاوە هەیە بۆیە حەدیسەکە ئەفەرمێ هەر کاتێ ئێوە کەسێکتان بینی کە نوقسانێکی تیا هەیە مەڵێ وەڵام من لەو مهمترێکە بڵێ الله الحمد لله الذي عافاني مما ابتلاك
خوایان سپاسی تۆکەم کە ئەوە هەمن تاقی نەکردوێتەوە نابێ بڵێ یعنی ئەو شکرانە بژێریە لە ئەنانیەتیە کە زۆر خراپە ڕزگارت ئەکا کە پرسیارێکی زۆر جوانە زۆر سپاس دەکەم و خی گەورە پاداشتەوە وەش بشمان خاتە ڕیزی سپاسگوزاران و شکران بژێرانی خۆیەوە خی گەورە جو پاداشی ئێوەش باتەوە دەستی ئێوەش خۆش بێخ بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش خی گەورە لە ڕیزی سپاسگوزاران و شکرانە بژێراندا داوام بنێت تا بێگەشتنەوەی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەم. مانەوێت لە ئەڵقەی ئەم جارەماندا گوزەرێک بنەو شاری سلێمانی